کاتان باش لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانە نەشتەرگەری میهرەبانی و لەگەڵتانین. نەخۆشی جەڵتا کە بە دووەم هۆکاری مردندادنرێ لە جیهاندا و هەروها سێم هۆکاری بێتوانایی مرۆڤە لە جیهاندا کە تێیدا نەخۆشەکان تووشی ئیفلیجی و سەربوونی لایەکی دەموچاویان دەبن یاخود لایەکی جەستەیاندا توانای هاوسەنگی و ڕۆیشتن لە دەست دەدەن و هەروها تووشی چەندین کێشە دەبن وەکو کێشە لە بینیندا ئەوانەی کە تووشی جەڵتەی دەموچاو بوون یاخود کێشە لە خواردن و خواردنەوەدا. ئێمە لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیەوە بە هەبوونی چەند تەکنیکێکی تایبەت بە چارەسەری سروشتی و هەبوونی چەند ئامێرێکی پێشکەوتوی سەردەمیانە دەتوانین لە خزمەتی چارەسەرخوازان دابین. لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئۆفەرێکی کاتی ڕادەگەیەنین بۆ تایبەت بۆ چارەسەرخوازانەی کە پێویستیان بە چارەسەری سروشتی هەیە بۆ نەخۆشی جەڵتەی مێشک. ئۆفەرەکەشمان بریتە لە چارەسەرکردنی چارەخوازان بۆ ماوەی مانگێک تەنها بە 399,000 بە هیوای سەلامەتی بۆ هەمولایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی